گورزێکی کەمەرشکێن بەرهەژموونی کۆماری ئیسلامی ئێران دەکەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پاش ڕووخانی دەسەڵاتدارێتی بنەماڵەی ئەسەد لە سووریادا. دەسەڵاتدارە فەرمانڕەوا نوێیەکانی سووریا داوا لە ئەمریکا و کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکەن سزاکانی قەیسەریان لەسەر هەڵبگیرێت و هەلومەرجی نوێی وڵاتەکەیان بەهێن وەربگیرێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆک بایدن داوا لە ئەندامە دیموکراتە نوێیەکانی کۆنگرێس دەکات ڕاستی بڵێن سەبارەت بەو هێرشەی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021 کرایە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا و داواش دەکا ڕێگە نەدرێ بەوەی سەر لە نوێ مێژووی ئەو ڕووداوە بنووسرێتەوە یان بسڕدرێتەوە. سەرۆک بایدن ئەو لێدوانانەی لە میانەی بۆنەیەکی پێشوازیدا بوو لە کۆشکی سپی لە ئەندامە نوێیەکانی کۆنگرێس و یەک ڕۆژیش بوو بەر لەوەی پشتڕاستکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژارنەکەی مانگی 11 ڕابردووی سەرۆکایەتی ئەمریکا بکرێ کە دانەڵد ترامپ سەرکەوتنی بەدەست هێنا بەسەر کاملا هێرس کاندیدی دیموکراتەکاندا. بڕیارە ڕۆژی 20 مانگی یەک پاش سوێندخواردنی یاسایی دانەڵد ترامپ وەک 47مین سەرۆکی ئەمریکا بچێتە کۆشکی سپیەوە. سەرۆک بایدن لە وتارەکەیدا لە پێشوازی ئەندامانی دیموکراتی کۆنگرێسدا باسی لەوە کرد کە زۆر ئاساییە لی بپرسرێت بۆچی وا بە ئاسانی هاوکاری بابەتی گواستنەوەی دەسەڵات دەکات لەگەڵ کۆماریەکاندا و دەڵێت چونکە گرنگە شتەکان بکەونەوە سەر ڕێچکەی خۆیان و یاسا و ڕێساکان و دامەزراوەکانیش گرنگی خۆیانیان هەن. لە ئێستادا کۆماریەکان بێژگەلەوەی کۆشکی سپیان کەوتۆتەوە دەست لە ئەنجومەنی نوێنەران و لە سیناتی ئەمریکاشدا زۆرینەن. دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی واتە FBI دەستی کردووە بە لێکۆڵینەوەکردن لە 2 سەردانی گومانباری هێرشە تێرۆریستیەکەی نیو ئۆرلێنز بۆ هەردوو وڵاتی میسر و کەنەدا. شەمسەدین جەبار لەو هێرشەی لە کاتژمێرە بەراییەکانی ساڵی نوێدا کردوێتی 14 کەسی کوشتووە. FBI دیمەنێکی ڤیدیۆییشی بڵاو کردوێتەوە کە گومانبارەکە بە چاویلکەی جۆری میتا گرتوێتی لە نیو ئۆرلێنز هاوکاتی سەردانێکی بۆ ئەو شارە گەشتیاریەی ئەمریکا. دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی دەڵێت جەبار لە مانگی 10 و لە مانگی 11دا بەر لە هێرشەکەی سەردانی نیو ئۆرلێنزی کردووە و هەردوو جارەکەیش لە ماڵێکی کرێدا ماوەتەوە. وەک لە ڕاگەیەنراوەکەی FBI داهاتووە شەمسەدین جەبار ڕۆژی 22 مانگی 6 تا ڕۆژی 3 مانگی 7 سەردانی قاهیرەی کردووە و ئەوجا ڕۆژی 10 هەمان مانگ چووە بۆ ئۆنتاریۆ لە کەنەدا و ڕۆژی 13 هەمان مانگ گەڕاوەتەوە بۆ ئەمریکا. دوابەدوای هێرشەکە دەیان کەسیشی تیادا بریندار بوون. جەباری تەمەن 42 ساڵ لە پێکدادانێکدا لەگەڵ هێزەکانی پۆلیسدا دەکوژرێت. FBI دەڵێ جەبار لەو هێرشەدا هەر بە تەنیا خۆی بووە و هێرشەکەیش هێرشێکی تێرۆریستی بووە. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەوەشدا کە لاواز کراوە لە سووریاش دەرکراوە و هێزەکانی دروستی کردبوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شکستێکی بەرچاویان بەسەرداهێنراوە، بەڵام هێشتا ڕژێمی ئێران لە دەسەڵاتدایە. شیکەرەوەش لەو بڕوایەدان هێشتاش ئەوانەی بە شوێن چارەسەریەکانی کێشە و قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگەڕێن ناخوازن ئێران ببێتە بەشێک یان ڕۆڵێکی هەبێت لە چارەسەریەکاندا، وەلێ دەژڵێن
بەرنامە ڕێژیەکان بۆ ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ هەر تەنها لەسەر بنچینەی ئەو ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردوو داناڕێژرێن. فاتیمە ئامان لێکۆڵەری باڵا لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. فاتیمە پێشتر لە نێوەندی ئەتلانتیک کانسڵ یەکێک بۆ لە توێژەرە سەرەکیەکان و خاوەنی چەندان کتێب و راپۆرتی تایبەتە لەسەر دۆسیەکانی تایبەت بە ئێران و هەروەهاش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتریش فاتیمە ڕاوێژکار بووە لە دامەزراوەکانی حکوومەتی ئەمریکادا. فاتیمە سەرەتا سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت دەست بەجێش دەچمە پرسیاری یەکەمم. لە دوای ڕووداوەکانی سووریاوە زۆر باز لە گۆڕینی هاوکێشەی هێز هەروەها گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت. بەڕای تۆ کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵی دەبێت لەو گۆڕانکاریە چاوەڕوانکراوانەدا؟ First of all, thank you very much, Balin, for having me back on this wonderful show. سەرەتا زۆر سوپاست دەکەم بەڵێن بۆ جارێکی تری میێوەنداریکردنم لەم بەرنامە جوانەدا. لەو بڕوایەدام ئێران وەک کارکترێکی بەرچاو دەمێنێتەوە لە ناوچەکەدا پاش ئەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتوونەتە ئاراوە. بەڵێ ڕاستە هەژمۆنی ئێران پەک خراوە و بوونی ئێرانیش لە ناوچەکەدا لە نزمترین ئاستایە. بەڵام بڕوام وەهایە هەوڵی هەبوونی هەندێک پێگە بۆ خۆی دەدا لە سووریا. جالەوانەیە لە ڕێی هێزە ملیشیاکانەوە یان ئاینزاییەوە ئەو هەوڵانە بدا واتە لە ڕێی شیعەگەراییەوە یانیش لەوانەیە لە ڕێی ئاوەدانکردنەوەی سووریاوە بێ. ئێران پێویستی بە سووریایەوە کەناڵێک بۆ دەستڕاگەیشتن بە حزبوڵا و بە شوێنی تریش. هەر بۆیە بەبێ هیچ گومانێک ئەو هەوڵانە دەدا. جا بەڵێ ئێران نایەوێ فەرامۆشکرا بێت و وەک ئاماژەم پێکرد هەوڵدەدا وە کارکترێکی بەرچاو بمێنێتەوە. وەکو ئاماژەی پێدەکەی ئێران پێویستی بە سووریا وەکو کەناڵێکی پەڕینەوە یا پردێکی پەڕینەوە و هەوڵی بۆ دەدا. بەڵام ئایا سەرکەوتووە بێ لە هەوڵەکانیانە؟ ئەمە دەکەوێتە سەر زۆر فاکتەر. یەکێک لەو فاکتەرانە ئەوەیە پاش ڕوخانی ڕژیمەکەی ئەساد ئێران کەوتووەتە ململانەیەکی ئێجگار قورسەوە لەگەڵ تورکیادا. لێرەدا بەرەنجامی ئەو ململانەیە گرنگە. بە هەمان شێوە لەگەڵ رووسیاشدا کە هەر بەڕاستیش جێی سەرسوورمان نییە لە ئایندەدا قەیرانێک بکەوێتە نێوان مۆسکۆ و تارانیشەوە لەسەر بابەتی هەژمۆن لە سووریادا. ئێدی لە ڕاستیدا دەکەوێتە سەر ژمارەیەک بەرەنجام. بە شێوەیەکی بەرچاویش دەکەوێتە سەر سەپاندنی سزاکان. مەبەستم لە سزاکانی ئەمریکا و سیاسەتی بەرزترین ئاستی فشارەکانە واتە ئەو سزایەنەی لە خولی یەکەمی بەڕێوەبەرایەتی ترامدا سەپێنرانە سەر ئێران. ئەمانە فاکتەرە سەرەکیەکانن بەڵام لەگەڵ ئەوانەشدا ئێران هەر هەوڵی خۆی دەدا بۆ هەبوونی پێگەیەک لە سووریادا. لەم ماوەی ڕابردوودا دەجاریانی گوێمان لە کاربەدەستانی ئێرانی بۆ ئاماژەیان بەوە کردەوەی کە لە سووریا ڕووی داوە بەرامبەر بە ئێران بە تایبەتی تەگەری بچووکن کێشەی سادەن. بەڵام بەڕای تۆ پێت وایە ئێران بتوانێت هەمان ئەو ڕۆڵەی پێشتر کە هەی بووە جارێکی تر لە سووریادا بیبینێتەوە بە تایبەتی کە دەزانی ڕۆژی 20 مانگی یەک دانەڵد ترامپ دەگەڕێتەوە کۆشکی سپی؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر باشە. دەزانین کە ئێران ڕەوایی پێدانی جیاوازی بەکارهێناوە بۆ مانەوەی لە سووریا. لە بیرمانە هاوکاتی شەڕی ناوخۆی سووریا بابەتی پاراستنی مەزارە پیرۆزەکانی شیعی بەکاردەهێنا. ئەو جا شەڕی دژی تێرۆریزم. دواتر ڕەوایی پێدانەکە بووە بابەتی سەروەری سووریا و ڕێگەگرتن لە وڵاتانی بیانی وەک دەیگوت هەتا سەربەخۆی سووریا پێشێل نەکرێ. ئیتر هەموو بیانوێکی بەکارهێناوە. بەڵام پاشەوەی دانەڵد ترامپ دەسەڵات بگرێتە دەست ئەوە وەرچەرخانێکی گەورە دروست دەبێت و ئەو وەرچەرخانەش دەکەوێتە سەر ئەو سیاسەتە نوێیانەی ترامپ بەرامبەر بە ئێران دەگرێتە بەر. ئەگەر سزاکان بسەپێنرێنەوە ئەگەر ڕێبازی سەپاندنی بەرزترین ئاستی فشاردا بنرێنەوە ئەوە بە دڵنیاییەوە ئێران زۆر لاواازتر دەکا بە بەراورد لەگەڵ ڕابردوودا. کاریگەری قورسیشان دەبێت لەسەر ئابووری ئێران، کاریگەریان دەبێت لەسەر ژیانی خەڵکی ئاسایی ئێران، قەیرانی ناوخۆیی پەرە دەسێنێت و تونڕەوانی وڵاتەکەش لاواازتر دەبن. جا هەر بەڕاستی سەروەختێکی ئاسان نابێ بۆ ئێران ئەگەر بێت و سیاسەتەکانی ترامپ درێژە پێدانی هەمان ئەو سیاسەتانەی پێشووی بێ.
فاتیمە من دەگەڕێمەوە بۆلات. لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا واتە لە دوای هێرشەکەی مانگی دەی ساڵی 2023 حەماسەوە بۆ سەر ئیسرائیل بە ئاشکرایی دیارە هەژمونی کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەی جیهاندا پەلوپۆ کراوە و تاران ئەو هێزە گەورەی نەماوە کە بتوانێت هەرچی یاریەکی دەیەوێ بە کارتەکانی بیکات. شکستمان بە حەماس هێنا بەسەر حزبوڵڵادا سەرکەوتین. سیستەمی بەرگری ئێرانمان کوێر کردەوە و زیانمان لە سیستەمە دروستکراوەکانیشی داوە. ڕژێمی سووریاش ڕووخا بە توندی لە تەوەری بەدکاریمانداوە و بەردەوامیش دەبین لە هێرشکردنە سەر حوسیەکان لە یەمەن کە دواترینیانە و هێشتاش هێرش دەکەنە سەر ئیسرائیل. لە ژێرخانی حوسیەکان دەدەین و سەرکردەکان لەناو دەبین وەک چۆن هەنیە و سینوار و نەسڕوڵڵامان لەناو بەد لە تاران لە غەزە و لوبنان. هەمان شتیش لە حودەیدیە و سەنعاش دەکەین. هەرگیز پشو درێژ نابین بەرامبەر ڕەوشێک کە خەڵکی سڤیل مام خاتە مەترسیەوە و بە تایبەتیش ڕێگە بدات ئێران خۆی لە ناوچەکەدا ڕێک بخاتەوە و چەک ڕەوانە بکات بۆ حیزبوڵڵا. ڕاکردن و ڕووخاندنی ڕژێمەکەی بنەماڵەی ئەسەد لە سووریادا گورزێکی کەمەرشکێن بوو بۆ ئێران، بەڵام ڕێبەرانی ئاینی لە تاران هێشتاش لەو بڕوایەدان ئەم ڕەوشەنوێیی لە سووریادا هاتۆتە ئاراوە درێژە ناکێشێت. کاتێک دەست دەگیرێت بەسەر توخمەکانی سەقامگیری و هێزدا ئەوا دەبێتە مایە ڕەوشێکی وەک ئەوەی سووریا و ئاژاوەگیاڕی و داگیرکردن دێنە ئاراوە. بیانیەکان سووریایان برد. ئەمریکا لەلایەک و ڕژێمی زایۆنیزمیش لەلایەکی ترەوە و هەندێک وڵاتانی تری نەیاریش. جا ئەو هێزانە ناتوانن لە سووریادا بمێننەوە. سووریا بۆ سووریایەکانە و ئەوانیش سەروەری سووریایان پێشێل کردووە. ڕۆژێک دێت ناچار بن بکشێنەوە لە بەرامبەر لاوانی بەهێز و پێداگیری سووریایی و بەبێ هیچ گومانێکیش ئەوە ڕوودەدات. کۆماری ئیسلامی ئێران لە گوتارەکانیدا هێشتاش بڕوای وایە هەژمونی ئێران لە وڵاتانی ناوچەکەدا سەرکەوتوو دەبێ دوای ئەو هەموو شکستە گەورانەی بەسەر لایەنەکانی سەر بە ئێراندا هاتوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لوبنان سمبولی بەرگریە و سەرکەوتوو دەبێت. یەمەنیش بە هەمان شێوە سمبولی بەرەنگاربوونەوەی و دەگاتە سەرکەوتن. بە پشتیوانی هێزدان دوژمنان و شڕەنگێزەکان و لە پێش هەمویانەوە ئەمریکای تاوانبار ناچار دەکرێن گەلان و وڵاتانی ناوچەکە جێبێڵن و شەرمەزارانە لەم ناوچەیە بڕۆن. فاتیمە وەکو خۆت دەزانیانی زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن دەڵێن ئێران لە ڕەوشێکی ئێجگار قورسدایە نیگەرانیەکی زۆر قوڵ لە لای ڕێبەرانی ئێران دروست بووە بە تایبەتیش دوای ئەو هەموو شکستەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەسەریدا هاتووە. جا پرسیارەکە لەوەدا نیگەرانی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوەیە کە گەیشتونەتە ئەو بڕوایی کە بڵێن ڕژێمەکەیان کۆتایی پێدێ یا خوشتی تر هەیە. دەزانێ بریتە لە تێکەڵەیەکی ئەوەی باست کردن بە پلە یەکەم ئێران لە سووریادا نەماوە، حەزبوڵڵا لە ئیستادا خراوەتە سەرچۆک. پەرەسەرنەکانی ئەم دوایە و بە تایبەتیش ڕووخانی ڕژیمەکەی ئەسەد پەیوەندیەکان لەگەڵ حەماس و لایەنەکانی تری سەر بە ئێران لە ڕەوشێکی خراپدان. نیگەرانی ئێرانیەکان زۆرن. نیگەرانی لە هێرشێکی لەشکری بۆ سەر دامەزراوە ناوکی و دامەزراوەکانی نەوت و پێشەسازیە گرنگەکانی تریژ لە ئێراندا. نیگەرانی هەن لەسەر تێکشکاندنی کەناڵەکان بووبوونە پر لە نێوان ئێران و لایەنەکانی سەر بە ئێران. بێ لەوانەش ڕژیمی ئێران و دەسەڵاتدارەکانی هەرگیز باش نەبوون لەگەڵ گەلی ئێران. ئەمانە پێکرا کاریگەریان هەبووە بەسەر ڕەوایی سیاسی و یاسایی ئێرانەوە کە بە شێوێکی بەرچاو داخوراوە. بەڵێ ڕژیمی ئێران ترسێکی زۆری هەیە لە هەندێک سزای ئابووری، لە کردەی لەشکری، لە پەراوێزنانی زیاتر، لە دوورخستنەوەی ئێران لە زۆربەی دامەزراوە نێونەتەوەیەکان و هەروەهاش ترسێکی تری گەورەشی هەیە لەوەی لە ڕێی کردەی لەشکریەوە ئەم ڕژیمەی ئێران بگۆڕدرێ. بەڵام لە بیریشمان نەچێ بەشێکی زۆری خەڵک لەگەڵ ئەوەدانیان بە شەڕ ڕژیم بگۆڕدرێ، بەڵکو دایانەوێ ڕێگەی ئاشتیانە بەکاربهێنرێ بۆ گۆڕینی ڕژیمی ئێران. ئیدی با چاوەڕوان بین بزانین چی ڕوودەدا. بەڵام بە دڵنیاییەوە ترس و نیگەرانیەکان زۆرن و لە ناو ڕژیمیشدا توندڕەوان نەک هەر ترس و نیگەرانیان هەیە، بەڵکو دووچاری دڵە ڕاوکێکی زۆر بوونەتەوە. بەسمان لە گۆڕینی ڕژێم کرد. هەتا ئێستاش ئۆپۆزیسیۆنەکانی ئێران هەر لەسەر ئەو بڕوایەن
کە ڕژێمی ئێران دەبێت لە ناوخۆی وڵاتەکەەوە بگۆڕێ یان ئاڵوگۆڕێک هاتووە بەسەر ئەو بیر و باوەڕێیانە و پێویست بە هێزی دەرەوە هەبێ یارمەتیان بدا لە ڕوخانی ڕژێمە. بەڵێ دەنگی جۆرا و جۆر هەن خەڵکێک هەن لەو بڕوایەدان ڕژیمی ئێران یان سیستمی ئێران پێکاتێکی ئالۆزە بە شێوەیە کە گۆڕینی ئەو ڕژیمە پێویستی بە هێزی دەرەکی دەبێ. بەڵام لەو بڕوایەدام زۆرینەی ئێرانیەکان ئەوەیان بەلاوە پەسەند نییە یان ڕاستتر بڵێم ترسیان لە بەرەنجام هەیە ئەگەر دەستی دەرەکی بێتە ناوەوە، ترس لەوە ئەزمموی عێراق دووبارە ببێتەوە یانیشی سووریا، ترس لە درسکەوتنە ناو وڵاتەکەوە، ترس لە بەهێزبوونی تۆڕێکی تروریستی وەک داعش. ئەمانە ترسی زۆرێک لە ئێرانیەکانن. ئەگەر لە سووریا بتوانرێ حکوومەتێکی فرەی پێک بهێنرێ کە ڕازگۆیانە بڵێم بۆ خۆم گومانم هەیە لەوە، بەڵام ئەگەر وەها بوو ئەوە دەبێتە هاندەر بۆ ئێرانیەکانیش بە تایبەتیش ئەگەر قۆناغێکی نەرمی گواستنەوە هەبێ. لە بیرشمان نەچێ ئۆپۆزیسیۆنەکان یەکگرتو نیەن و هەر یەکە و جۆرە بەرنامە و بیرکردنەوە و ئایدۆلۆژیەکیان هەیە. وەگوتیشم زۆربەی خەڵک لە ئێران چاوەڕوانی کردەیەکی لەشکریانە ناکەن و دەستێوەردانی بیانیان ناوێ بۆ گۆڕینی ڕژیم. بەو هیوایەشن کە لە ڕێی مکانیزمی ئاشتیانەوە ئەو گۆڕانکاریانە ببینن. بەڵێ گۆڕینی ئەو ڕژیمەی ئێران بووەتە خواست بۆ خەڵکی ئێران، بەڵام نەک لە ڕێی تونند و تیژی و کردەوەی لەشکریەوە. فاتمە باوەکو گریمانەیەک دایبنین بڵین ئەم ڕژێمە لە دەسەڵاتدا دەمێنێتەوە، بەڵام کۆمەڵگەی نێونەتەوەی چ جۆرە کارتێکی فشاری بەدەستەوەیە کە بتوانێت کاریگەرانە ڕێگە لە ڕەفتارەکانی ئێران بگرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێمە بینیمان ینی پێشتر سزان لەسەر ئێران زۆر بوو، بەڵام هیچێکە لە ڕەفتارەکانی ئێرانیش نەگۆڕا. چ کارتێکی تری فشار هەیە؟ دەزانی لەگەڵ نەبوونی کردەیەکی لەشکری و نەبوونی مکانیزمی لەشکریدا، بەڵام مکانیزمە دیپلۆماتیەکان بە چڕی بەکار دەهێنرێن. بۆ نمونە پەرەپێدانی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی کەنداوی فارسدا و ئەگەریش هاتوو بەڕێوەبەرایەتی نوێی دانۆڵد ترامپ ڕێبازی بەرزترین ئاستی فشاری سەپاندەوە، ئەوە ئێران دەکەوێتە بەردەم مەترسی گەورەوە. بێ لەوەش پێویستە ڕێکخراوە گەورە نێونەتەوەیەکان ببنە بەشێک لە بابەتی سەر و سەوداکردن لەگەڵ ئێراندا وەک نەتەوە یەکگرتووەکان، چونکە هەر تەنها کردەی لەشکری وەک لە بەرنامەیاندا باسمان کرد نابێتە مایەی گۆڕینی ڕەفتارەکانی ڕژیمی ئێران یان هەر ڕژیمێکی تر. دەزانی هەمومان ئەزمموی شەڕەکانی عێراق و ئەفغانستانمان بینیوە، ئەوە شیانی نییە لەگەڵ وڵاتێکی وەک ئێراندا دووبارە بکرێتەوە. هەر بۆیە وەگەڕخستنێکی کارایی دامەزراوەیەکی وەک نەتەوە یەکگرتووەکان پێم وایە زیاتر بەسوود دەبێ. بەمانەیەکی تر کۆکردنەوەی هەموو ئەوانەی باسمکردن لەگەڵ پشتیوانیکردنی گەلی ئێراندا گرنگە بۆ پێکەوە بەستنی گەلی ئێران و جیهان و لەوێوە بتوانرێ ڕەفتارەکانی ڕژیمی ئێران چاودێری بکرێن و کۆنتڕۆڵ بکرێن و بگۆڕدرێن، چونکە نەکردە لەشکریەکان و نەسزاکانیش هەتا ئیستاژ ڕەفتارەکانی ڕژیمی ئێرانیان نەگۆڕیوە. فاتیما من دەگەڕێمەوە بۆلات. کۆماری ئیسلامی ئێران لەسەر وەختی دەسەڵاتی بنەماڵەی ئەسەددا بەشێک بوو لە نێوەندی بڕیار لە سووریادا و ئەمەش هەر لەسەر وەختی بەشاردانا بەڵکو لەسەر وەختی حافزل ئەسەدی باوکیشیدا هەراوەها بووە و هەژمونی ئێران بە ئەندازەیەک بووە کە لە 8 ساڵەی شەڕی عێراقیێراندا وڵاتی سووریا نەکرد پشتیوانی لە ئێران دەکرد، بەڵکو دژایەتیەکی تەواوەتی عێراقی سەدام حوسەینیشی دەکرد. دەرخصوص سووریە سەبارەت بە سووریا وتوێژێکی چڕ و پڕمان هەبووە لەسەر پەرەسەندەکانی ئەو وڵاتە و ئێمەش هاوڕاین لەسەر پاراستنی سەروەری و یەکپارچەی خاکی سووریا و دەستێوەردان نەکرێت لە کاروباری ناوخۆی سووریادا و ڕێز لە هەموو نەژاد و ئاینەکان بگیرێت و مافەکانیان ڕەچاو بکرێن و هەروەهاش حکوومەتێکی فرەیی پێک بهێنرێت کە هەموو پێکهاتەکانی سووریایی لەخۆگرت بێت. پێم وایە بێت ئەم قۆناغەوەها پێویست دەکات ئێران بە ڕێبازەکانی خۆی دابچێتەوە. سووریا ناتوانێت بەردەوام بێت بەبێ هەبوونی پەیوەندی لەگەڵ وڵاتێکی گەوری ناوچەکەدا وەکو ئێران، بەڵام دەبێت پەیوەندیەکان لەسەر بنچینەی دیبلۆماتی بن و هەروەهاش ڕێزگرتن لە سەروەری هەردوو وڵات. دەستێوەردان نەکرێت لە کاروباری یەکتردا، تەنها و جۆرە پەیوەندی هەبێت کە لەگەڵ بەرژەوەندی هەردوو وڵاتدا دەگونجێت بەبێ گوێدانە بابەتی تایفەیی و ڕقوکینە. فاتیما وەک خۆشت دەزانی ینی پێشتر کۆماری ئیسلامی ئێران هەموو ڕەواییەکی دەدا بە بوونی خۆی لە سووریادا و دەستێوەردانەکانیشی لە سووریادا، بەڵام ئێستا داوا دەکا
کە سەروەریەکانی سووریا بپارێزرێت. جا من بەڕاستی پرسیارەکەم ئەوەیە کامێکە لەو دوو هەڵوێستە ڕاستەکەی ئێرانە؟ هەندێک نیگەرانی هەن لەسەر شوێنە پیرۆزەکانی شیعە لە سووریادا. ئەمە یەکێک بووە لە فاکتەرەکان بۆ ئێران. بەڵام ئەوانی تر هەر هەمووی پەیوەندیان هەن بەو تۆڕەی پێی دەگوترێ لایەنەکانی سەر بە ئێران و تاران. سووریا هەر زۆر گرنگە بۆ ئێران بۆ پەیوەندیکردن بە حزبوڵڵا و ڕێکخراوە میلیشیەکانی تریشەوە. هەروەها نیگەرانیە ئینزاکانی ئێرانیش بەشێکی دانەبراوە لە ڕەفتارەکانی ئێران. جا هەر بەڕاستی ئایا بۆ ئێران ئاساییە لە ئیستادا بڵێت هەرچیەکی کردوێتی یان دەیکا لە پێناو سەروەری سووریادایە و داوای حکوومەتێکی فرەیش بکە؟ نەخێر، ڕاستیەکە وەها نییە. سەرەوەختێک هەبوو لە سووریادا حکوومەتێکی فرەیی هەبێ بەڵام نەکراوە، چونکە ئێران هەموو قورسەیەکی خۆی خستبووە سەر پشتیوانیکردن لە بەشار ئەسەد. لە هەمان کاتیشدا دێت و دەڵێ لە پێناوگەلی سووریا وەها دەکا. کۆماری ئیسلامی ئێران زۆر خراپ لەو ڕەوشەی سووریا دۆڕاوە. هاوکات هەوڵێکی ئێجگار زۆریش دەدا هەندێک پێگە بەدەست بێنێتەوە لە سووریادا بەهۆی ئەو گرنگی استراتیژیەی سووریا هەیەتی بۆ کارنامەی ئێران. وەک باسیشم کرد دەرفەتی هەیە ببێتە بەشێک لە پرۆسەی ئاوادانکردنەوەی سووریا. بەڵام هەموو هەوڵەکانی بۆ ئەوەیە بوونێکی هەبێ لە هەندێک ناوچەی سووریا، چونکە ئێران هەروەها بە زوویی سووریا فەرامۆش ناکات و جانتاکانی هەڵناگرێت و جێی ناهێڵێ. هەر بۆیە درێژە بەو هەوڵانەی خۆی دەدا تا بە هەر شێوەیەک ببێ هەندێک پێگەی هەبێ لە سووریادا. فاتیمە بۆ خۆ دەزانی کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا کرانەوەیەکیە لەگەڵ وڵاتانی کەنداودا بە تایبەتیش لەگەڵ عەرەبستانی سوعودیەدا. ئەم ڕووداوانە گۆڕینی ڕژێم لە سووریادا بۆ نمونە چەندێک کاریگەری دەبێ بەسەر ئەو پەیوەندیانەی ڕیاز و تارانەوە یا تاران و ڕیازەوە بە تایبەتیش خۆ دەزانی ینی ناکۆچی هەرە گەورەیان دۆسەی سووریا بووە وەروە دۆسەی یەمەن. بەڵێ جگەلەوەی ئاماژەت پێکرد ڕکابەری و نەیاریەکی مێژووی هەیە لە نێوان ئێران و عەرەبستانی سعودیەدا. ناکۆکی ئایدۆلۆژی و ناکۆکی جیۆپۆلیتیکە بووە لە نێوان هەردوو وڵاتدا. بەناوبژی وڵاتی چین ڕیاز و تاران پێکەوە دانیشتن و دەستیان کرد بە وتووێژ. ڕاستە بەشێکی کێشەکانیان لەسەر وڵاتی یەمەن بوو، بەڵام گرفتی زۆریان لە نێواندا هەیە. پێم وایە عەرەبستانی سعودیە و میرنشینە یەکگرتوەکانی عەرەب و هەندێک وڵاتانی تری کەنداوی فارس بەهۆی ئەو ئابووریە گەورە و ئەو پرۆژە سەرەکیانەی هەیەە پێویستیان بە ئاشتێک و سەقامگیرێکەیە لەم کاتەدا و نایەنەوێ پشێوی یان شەڕ لە ناوچەکانیاندا لە کەنداوی فارس بێتە ئاراوە. بە بڕوای من هێشتاش ئەو وڵاتانە دایەنەوێ خۆیان دوور ڕابگرن لە هەر ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ ئێراندا، بە تایبەتیش ڕوبەڕووبوونەوەی لەشکریانە کە لەوانەیە ئەگەر ڕوو بدا وڵاتانی تری ناوچەکەش بگرێتەوە. جا با بگەڕێنەوە سەر ئەو بابەتە ئاماژەت پێکرد. ئەگەر بەڕێوەبەرایەتی ترامپ خۆشحاڵ نەبێ یان پێشوازی نەکا لەو ئاشتەوایەی نێوان وڵاتانی کەنداوی فارس بەهۆی ئەو دەستەی وڵاتی چین هەیەتی لەم بابەتەدا و وەک دەزانین چین دەستێکی گەورەی هەم ئابووری و هەمیش سیاسی هەیە لە هەردوو وڵاتدا و ئەگەر هەمان سیاسەت و ڕێبازی پێشووی بەڕێوەبەرایەتی ترامپ بخرێتە کارەوە ئەوە بە شێوەیەک لە شێوەکان دەشێ ئەو پەیوەندیانە ڕابگیرێن و بە دووریشی نازانم بڕوات بەرەو قەیران و ڕوبەڕووبوونەوە و شتێک لەو بابەتانە. فاتیمە بەرلەوەی بچمە بەشی کۆتایی بەنامەکەمان کامیان زیاتر مەترسیە بۆ سەر ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئایدۆلۆژیای ئیخوانیەکان کە ئێستا لە سووریادا لە دەسەڵاتن یا ئایدۆلۆژیای شیعەگەرایی کۆماری ئیسلامی ئێران کامیانە؟ لێرەدا دووشت هەن. یەکەمیان هەر ئایدۆلۆژیەک ڕەوایی بدا بە دەستێوەردان لە کاروباری وڵاتانی تردا، یان هێزی ملیشیایی بەهێز بکە یانیش لە شوێنێکدا خۆی پسەپێنێ، ئەوە مایەی مەترسیە. جا ئایا ئیخوانەکان بن یا شیعەگەرەکان بن یانیش داعش بێ. تو ئاماژەت بەوە کرد کە ئیخوانەکان لە سووریادا لە دەسەڵاتدان، بەڵام هێشتا هەیئەتی تەحریری شام بە تەواوەتی نەبوونەتە ئیخوان. هەتا دوێنێکی نزیک بەشێک بوون لە تۆڕە دەڕەندەکەی تێرۆریستی ئەڵقاعیدا. بە گومانیشم لەوەی لەم ماوە کورتەدا هیچ گۆڕانێک بەسەر هەیئەتدا هاتبێ. با چاوەڕوان بین و بزانین لە ئایندەدا چۆن ڕەفتار دەکات و سووریاش بە چی ئاراستەیەکدا دەبا. جا با بڵێن هەر ئایدۆلۆژیەک فەرمانڕەوا بێت و بیەوێ هەموو لایەنەکانی تری ئاینی و ئاینزایی و نەژادی یان هەر ئایدۆلۆژیەکی تر سەرکوت بکە، ئەوە ئێجگار زۆر مەترسیدارە و لای من هیچ جیاوازیەکی نییە و نابێت.
فاتیما من دەگەڕێمەوە بۆ لات. لە وەتای ساڵی 2015ەوە کە ڕێکەوتنە ناوچەکەی نێوان ئێران و زلێزەکانی گیان مۆرکرا، بەردەوام کۆمەڵگەی نێونەتەوەیی لۆمە و سەرزەنشتی ئێران دەکا کە وابەستەیەکانی لەسەرەتی بەجێی ناگەیەنێت. دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمیش سکاڵاکانی خۆی بردۆتە بەردەم زلهێزەکان لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکاندا. ئێران بەردەوامە لە پەرەپێدانی بەرنامە ناوەکیەکەی و لە ئاستێکیشدایە کە هیچ متمانەیەکی نەهێشتووەتەوە بگوترێت ڕەوایی سڤیلی هەیە. هیچ ڕەواییەک نییە بۆ ئەممارکردنی ئەو ئاستە بەرزەی یۆرانیۆمی پیتێنراوی ئێران. ئەمەش توانای پێدەدات مەتریاڵی تەواوەتی بەرهەم بهێنێت بۆ چەندان چەکی ناوەکی. هیچ گومانێکی تێدا نییە ئێران پابەند نییە بۆ وابەستەیانەی لەسەرەتی بەپێی ڕێکەوتنە ناوەکیەکەی مۆری کردووە و هەروەهاش وەک ئەوەی دەستگای نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بە بەڵگەوەلایەتی بەردەوام خراپتریش دەبێت. لەم نزیکەی 10 ساڵەی ڕابردوودا بەردەوام کۆماری ئیسلامی ئێران نوکوڵی کردووە لە هەر گلەی و گازەندەیەکی ئاڕاستی کرابێ لەسەر کەمتەرخەمی و کەم و کوڕی لە بەجێگەیاندنی وابەستەیەکانیدا بەو ڕێکەوتنە ناوچیەوە. ئەو گوناهبارکردنە بێ بنچینەی ڕوبەڕووی ئێران دەکرێتەوە لەلایەن ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیاوە ناتوانن ڕاستیەکانی سەرزەوی ئاوەژوو بکەنەوە و ڕەوایی بداتە شکستەکانیان لەوەی پابەند نەبوون بەو وابەستە بوونانەی لە ئەستۆیانە بەپێی ڕێکەوتنە ناوەکیەکە. هەر بۆیە قسە و باس لەسەر وابەستە نەبوونی ئێران نەک تەنها هەر شتێکی ڕاست نییە، بەڵکو لەسەر بنەمای چاواشەکاری و دژایەتیکردنی ڕێکەوتنە ناوەکیەکەیە. فاتیما لە ساڵی 2015ەوە هەتا ئێستاش ئەگەر پێشتریش نەبوو بێ بەردەوام جۆمان لەم گلەی و گازەندە و سکاڵایانە هەیە. ئێران وابەستەیە، ئێران وابەستە نییە، ئێرانیش بەردەوام نوکوڵی لێ دەکا. هیچ ڕێگەیەکی تر هەیە کە کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەم جۆرە سیاسەتی سکاڵاکردنە بگۆڕێ لە بەرامبەر ئێران سەبارەت بە بەرنامە ناوچیە لەشکریەکەی کۆماری ئیسلامی ئێران؟ بەڵێن لە بیرمانە ئەمریکا تاگلایەنە لەو ڕێکەوتنە ناوکێک شایەوە کە چەندین ساڵ دانوستاندنی لەسەر کرابوو. بەڕێوەبەرایەتیەکەی بایدنیش پەیماننامەکەی خۆی بەجێ نەگەیاند بۆ گەڕانەوە بۆ ئەو ڕێکەوتنامەیە. جا بەپێی راپۆرتی دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی ئێران پابەندی وابەستەیەکانی نەبووە، هەرچەندە تا ماوەیەک تاران لەو ڕێکەوتنەدا مایەوە. لێرەدا شتێک هەیە بەلامەوە سەیرە. تۆ لە ڕێکەوتنەکە کشاویتەوە و لە هەمان کاتیشتا گلەیی دەکەی لەوەی تاران وابەستەیی نییە. هەر چۆنێک بێت ئەو دەستگا چاودێریەش دەڵێ ئێران وابەستەیی ڕێوشوێنەکانیش نییە کە دەستگاکاندایە ناون و ئێران یۆرانیۆمی بە ئاستێکی بەرز پیتاندووە و ئەمە ژیانەیە هەبوونی مەتریال بۆ دروستکردنی کڵاوەی ناوکی. پێم وایە پێویستە سیاسەت لەم بابەتەدا وەلاوە بنرێ. هێز و دەسەڵات بدرێتە ئەو دەستگا چاودێریەی سەر بە یوئێنە، چونکە دۆسیەی متمانە لێرەدا زۆر گرنگە. جا ئەگەر ئەو دەستگایەش بیەوێ هەنگاوە دروستەکە بنێ، ئەوە راپۆرتەکەی خۆی دەخاتە بەردەم ئەنجومەنی ئاسایش و لەوێوە سزای نێونەتەوەی بسەپێنرێتە سەر ئێراندا. ئەلبەت جیاواز لەو بەرزترین ئاستی فشارەی باسمان کرد. ئەو سزا نێونەتەوەیە بۆ سەر ئێران و سزایەکی تریش بۆ سەر ئەو وڵاتانەی سەر و سەودا دەکەن لەگەڵ ئێراندا. پێم وایە ئەمە کاریگەری زۆری دەبێ بەسەر ئابووری خراپی ئێرانەوە و ئیتر تونڕەوانی ئێرانی بە تەواوەتی دەکەونە ژێر باری فشارێکی قورسەوە. بەڵێ بەسفاتمە تۆ ئاماژە بە کشانەوەکی ساڵی 2010 ئەمریکا کرد لە ڕێکەوتنە ناوچیەکە، بەڵام بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا، چین، رووسیا ئەمانە هێشتا لە ڕێکەوتنەکەدا مابوونەوە و کۆماری ئیسلامی ئێران ئەو هەموو پێشێلکاری کردووە لە ڕێکەوتنەکەدا. As I mentioned, there are two separate issues. It is true that those countries that وەک ئاماژەم پێکرد دوو بابەتی جیاواز لە یەکتر هەن. ڕاستە وڵاتانەی ناوت هێناون لە ڕێکەوتنەکەدا ماونەتەوە، بەڵام لە بیرمان نەچێ بەرزترین ئاستی فشار سەپێنرا بووە سەر ئێران. ئەمە ژیانەیە وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا دەترسان لەوەی سەر و سەودا بکەن لەگەڵ ئێراندا. ئیتر ئێرانیش خزێنرایە گۆشەیەکەوە، هیچ دەستکەوتێک نەبوو لەو کشانەوەیە کە بەڕای من هەڵە بوو و هێشتاش نازانین بەڕێوەبەرایەتی داهاتووی ئەمریکا
چی سیاسەتێکی دەبێت و ئێرانیش چۆن سەودا لەگەڵ ئەو سیاسەتە نوێیانەی بەڕێوەبەرایەتیەکەی ترامپتا دەکا. فاتیمە سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. Thank you very much فاتیمە. ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان. وەزارەتی خەزانەی ئەمریکا بەشێکی لە سزاکانی سەر سووریا هەڵگرتووە یان بە مانایەکی تر سزاکانی قەیسەری لەسەر سووریا هێور کردوێتەوە سوک کردوێتەوە. ئەڵبەت ئەمە بۆ مانایە نییە تەواوی سزاکان هەڵگیرابن. هەر چۆنێک بێ فەرمانڕەوا نوێیەکانی سووریا جەخت دەکەنەوە لەوەی پێویستە ئەو سزایانەی پێشتر و لەسەر وەختی ڕژێمەکەی بەشار ئەسەد سەرۆکی ڕاکردووی سووریادا سەپێنرابوونە سەر وڵاتەکە لا بدرێن و دەرفەتی بژانەوەیەکی ئابووری و دارایی بدرێت بە سووریا. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هێورکردنەوەی سزاکانیانی چی؟ gelek spas balên avaya wekt dikare bêje niyaz pakiyekê ji aliyê Amerîka ve ji ber ku Amerîka ji destpêka rûxandina rejîma Beşar el-Esed got ku em ê piştgiriyê bidin rêveberiyan û li Şamê bi medesta ku hikûmeteke berfireh û hikûmeteke ku nûneretiya hemû gel û pêkhateyên Sûriyê dike ji ber wilo ev di wê çarçeweyê de balên Amerîkî dibêjin avaya tiştekî demkiye yanî 6 mehin tenê 6 meha wê dirêj bike divan 6 meha de wê du tişt were kirin wê hikûmeta Sûrî nîşan bide ku ew dest bi qonaxa veguhêz dike û hemû pêkhateyan dixe nav damezrandina hikûmeta nû de ew yek ya du ew ku ev hilanîna beşekî ji van sizayan dê rê xweş bike ji bo du tiştan hem ji bo bi taybet pêdiviyên serekî li Sûriyê mesela gazê û sotemeniyê û her û enerjî bi giştî û her wiha derbaskirina alîkariya mirovahî bê astengî li deverên seranserî Sûriyê. Hikûmeta Amerîkî dibêje wekû karbidestên wezareta xezîneyê jî gotin divê demê de çavdêriya rewşa li Sûriyê bike û prosesa ku niha li Sûriyê tê kirin eger hat û tiştekî nû çêbû wê Amerîka li gor wê biryar û gavên nû bavê ji balên. یعنی بە مانایەکی ئەو چاودێری کە ئێستا باست کرد ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە تەواوی سزاکان هەڵنەگیران؟ Yani ez dibêjim ew yek ji wan sebebayê ya din jî ew bilên heta ku siza bi tevahî ji ber ku em dizanin ji 2011 heyan hade hejmareke gelekî mezin bilên ji aliyê sê rêveberiya Obama, rêveberiya Biden û her wiha di nav de rêveberiya Trump gelek siza li ser rejîma Sûrî danîn û du beşê sizayên hene ku divê bi rastî ji ber ku van roja dibêt li ser heye dibêjin madem hikûmeta rejîma Sûrî nemo hikûmetekî nû hatiye pêwîstî bi wan sizayena na newloyê sizayên Amerîkî nebûyî şêweyî kar dikin. Du beş hene yek jê hebûn li ser simbol û karbidestên hikûmeta Sûrî bûn ku wana niha sedî sed piraniya wan nema êdî karîgerin ji ber ku ew nema deselatdarin lê yên din li ser dezgehên dewleta Sûriyê hebûn û evana ji bo Amerîka bi taybet bi mercekî hatine danî niha bi taybet divê qonaxa bê de eger ev dezgehên hikûmetê çi hêzên ewlekariyê bin çi artêş bin yanî leşker çi jî dezgehên din ku neyên bikar anîn ji bo pêşelkirina mafên welatiyên Sûrî evaya xaleke girîng e ku niha di nav civakên Sûrî de niqaş ser û eser tê kirin lê bi rastî jî nebûye hêsaniyek werengirane proseseke dûrdirêj e ji aliyê hikûmeta cîbcîkar û ji aliyê kongresê divê bi hemahengî werekirin. سیروان هێورکردنەوەی لابردنی سزاکان ئەمە چەندێک کاریگەری دەبێ بەسەر ئەوەی هەیئەی تحریری شام لە لیستی تێرۆریستان دەربێنرێ. Anka Amerîka çend gav ber wê yekê avêtine bi rastî em tev dizanin karbidestên yanî diplomatên wezareta derve serdana Şamê kirin li gel Ehmed Şerع yan Muhammed Colanî rêberê heya tehrîrî Şam kom bûn çend civînên din piştî wê li Şamê û li derveyê Şamê hatin kirin. Amerîka dixwaze ji hikûmeta nû re bêje ku em bi werine
ئەم ئامادەنێک و ئالیکاریاوە بکن لێ divê hûn hindek tiştan pêk werin hindek mercên ne tenê mercên Emerîkî ne mercên civaka Komelgeha Navdewletî bigiştîne yek ji wan parastina mafên kêmnetewan parastina mafên aliyên olî parastina heta derbaskirina Kurdan di nav prosesa siyasî de yanî vê yekê bi nav dikin ji ber wilo wan wekû destpêk ew 10 milyon dolar ji ku danî bûn ser serê Ehmed Şerع yan wê çaxê navê Colanî dihat naskirin Hilanî êdî nema kesekî ku ji alî Amerîka tê xwestin lê hîn jî lîsteya terorê de ye lîsteya terorê de ew jî proseseke dirêj yanî divê qonaxa veguhêz dil Amerîka belkî hikûmeta rêveberiya Biden nexwest vê gava mezin berçavê bavêje bi taybet ku hîn ne zelaleka wê rêbereya nû li Şamê çi gavan bavêje ya ku bi serkêşiya Heya Tehrîrê Şam e û em ji bîr nekin ku piştî çend roja wê rêberiyeka komarî bi serkêşiya Trump were Washington ji ber wilo ez dibêjim wê ew yek di qonaxa rawestandinê de bimîne heta ku bi rastî were xuyakirin ka Heya Tehrîrê Şam ji ber gon ha axaftin têkirin ku aslan Heya Tehrîrê Şam xwe bihilîne balin Colanî berî çend rojan hevpeyvînekê de got ku ew amade ye wekû beşek ji prosesa nû li Şamê prosesa siyasî û damezrandina artêşeke niştîmaniya nû li Sûriyê Heya Tehrîrê Şam hilweşîne yani li ser wê yekê dibîne ka li Şamê çi çê dibe beramber wê yekê Amerîka çi gavan bavêje. Sîrwan amajo bi rêberayetî nûyî Amerîka bi rêberayetî Donald Trump kir. Pê waye Donald Trump dirêje bem siyaseteyî Biden bide bo hêwirkirinewê sizakan? Yani Biden gelek tiştên kirin ku gelek kes dibêjin rêj rêveberiyan û xweş bike ku girêdayî dosyeya Sûriyê bimîne ji ber got Trump berî demekê demaketina rejîma Sûriyê got ku Sûriye ne şerê Sûriye ne şerê me ye û em nêzîkî wê nabin avaya helwesteke belkî piştî roja 21 meha vê mehê were guhartin ji ber ku Amerîka di nav de ye hêzên Amerîkî li Sûriyê ne û diplomatên Amerîkî li ser erdê ne çi li Rojava yanî jî ya li Bakur û Rojhilatê Sûriyê û çi jî niha danûstandin bi Şamêr tê kirin ji ber wilo ez nabînim bi rastî bi taybet di demekê de ku welatên kendavê jî dixwazin Amerîka beşdarî vê prosesê bin Erebistana Siûdî û di serê wan te û her wiha Urdun û ez bawer dikim Amerîka naxwaze bêpar bibîne ji ew tiştên ku li Sûriyê ji ber ku ewlewiyetek Amerîkî heye tişta pêşîne em ji bo Amerîka ew e ku Sûriye careke din nebe navend û qada terorê ku ziyanê li ewlekariya niştîmaniya Amerîka bike. Ew bo Amerîka û welatani kenda wekû to bas kir. Ey Ewropayîyekan pê waye hengavekî li şêwê bigirine ber? Rastî bilin heger nimûneya Sûriyê mêjûyê divan 10 salên dawî de tiştek nîşan dabe ew ku Ewropî nikarin bê Amerîka yek hengavê wabêjin yanî çi cara ku sizayê wekû nimûne sizayek li ser rejîma Esed hate danîn pêşî Amerîka ew siza ferz dikir dûr Ewropiyan heman şêwe bi taybet Fransa û Almanya û Brîtanya û yekîtiya Ewropa bi giştî jî wekû laşek. Ji ber wilo ez bawer nakim ku Ewropî tu gavên cuda jiyên Amerîkiyan bavêjin. Ewropî belkî li ser erdê hebûna xwe bihêztir bikin, belkî alîkariyê mirovahî û bi taybet duwarê aborî de di çarçeweya ku helanîna sizayên Amerîkî rê di diwan li Sûriyê bixebitin. Ji derî vê ez bawer nakim ku Ewropî ew viyan ceman hebe ku tiştekî cuda ji siyaseta Amerîka bikin. Sêrwan zor bi kurtî em hەڵgirتنی سزایانە دانپیانانە بەڕەوایی حکوومەتە کاتێکەکەی سووریا؟ نا ji ber ku Amerîka got jî ezelal bû ku ev yek tenê ji bo alîkariya gelê Sûriyê ji bo alîkariya miletê Sûriyê ew yek alîkariya Sûriyan bike ku hilanîna sizayan alîkariyê bike Sûrî herin qonaxa veguhêz divê mêjûya xwe nû de em ê alîkar bibin lê sedî sed ne danasîneke yan pênasîneke bi hikûmeta nûha ji ber ku hikûmeteke facto ye. Sêrwan zor spas dikim. Gelek spas balê. Spas. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵ.